یعنی بەڕاستی ئەوڵم سلێمانی پەراوێز خراوە لەلایەنی پەیوەندیداری سلێمانیەوە سلێمانی تەواو پەراوێز خراوە لە ڕووی موچەوە لە ڕووی شەقام و ڕێگاوبانەکانەوە لە ڕووی مەسەلەن بنزینی دابەشکردنی بنزینی تەکسی و هەم قسوسیشەوە یعنی بەجددی خەڵک هاتۆتە ئێرەی چی بکە ینی تەنیا ئەوەیە ڕێگرتن بێ ڕێگرتنی بۆ ئەوەیە حکومەت تێبگا خەڵک پڕ بووە یعنی بۆچی تا ئێستا ئاوەڕ لە خەڵک نادرێتەوە بە تایبەتی لە شاری سلێمانی کاکە تا منێسا پەیوەندی بە خەڵکی برادرم لە هەولێر تەکسی پێ پەیوەندی پێوە کردوواڵێ مچێشێکمان نیە هیچ هەیە بەڵام بۆ شێوازی ئێرە نییە بنزی تەوزیع ئەکرێت لە سەعات حوتی بەیانی تا سەعات 6 ئێوارە لێرە سەعات 2 بنزین نەماوە سەعات 3 بنزین نەماوە ئەی ئەم زجێ کە دروستە بێ خەڵک پەلەپەلێتی کە وەریگرێت ئەگەر وابێت ئەمە قسەی من نیە قسەی لە 160 شۆفێرانی تەکسی شاری سلێمانیە کە ئەم جارە گربوونەوە وا ئەکرێت کە لە 3 شوێنەوە جادەکە بژێرێت مەسەلەن شەقامی سەرەشی وای پارێزگای سلێمانی و شەقامی قایمقامێت و شەقامی خەناتیش و هەتا ئیزافەن شەقامی لای چاڤیلاندی شەژیرێت ڕێگە سەرەکیەکان هەمووی ئەگیرێ بۆ ئەوەی تێ بگەن یعنی تر خەڵک چی بکە نازانم یعنی بۆ لە سلێمانی وایە بۆچی وە کارەکەی چییە لەگەڵ کیا کۆ بنەوە وتر لەگەڵ قایمقامێتە کۆ بینەوە قایمقامێتە دوو جار قسەمان کردووە بەسپاسەوە کەی قسەتان کرد پێش ئەوەی کە ئەم بنزین دابین کرێ و بەسپاسەوە من جەنابی قایمقام کاگاوات بەڕاستی بەڕاشکایی شتەکەی پێوتینتی ئێمە ناتوانین بنزینتان ئێمە داوامان کرد بۆ 500 دی ناتوانین بیکەین بە 500 دینار بەڵام بۆتانەکەین بە 690 ئەویش بەسەرە بەڵام تا ئێستا میکانیزمێک نییە بۆ سەرگرتنەکەش یعنی معقول نییە نتوانین میکانیزم سیستەمێکە بێ بۆ وەرگرتنی بنزین